پیاوی دوژنە جەرگی کونکونە یان گوپی خرپنە بزانین سعدی کامیانە. حاجی شەهاب گوڵ ئەوەندە غەریبی دەکەم وەزعت کووە؟ قوربانت بم کاک سعدی وەڵا باشین. ئەی تۆ چۆنی ماڵ و مناڵ چۆنن باشن هەموو لایەک؟ گوڵ ئەوانش باشن عیبیان نییە هەروە دەبیتن. دەی لە خوای بە زیاد بی. ئەی لەگەڵی شکارە چۆنی؟ وەڵڵاهی لەگەڵ کاکە ڕەشیدی سەرمان پێک کردیە چ عیبمان نییە. ئەی کاک سعدی نەتگوت ماڵ و مناڵ چۆنن باشن؟ بەخوای پێم گوتی باشن، باز بینی خۆمان بی تۆزە خەمم هەیە، خەم دل بە خەمم. بۆ چییە؟ خەمی چی تێ پێم بڵێ؟ ئەوەی ڕاستیوی لەگە هەناری تۆزێک مشکلەمان هەیە. ئۆهۆ مشکلێت چیتان هەیە براگیان؟ بینی خۆمان بی حاجی شەهاب بەس توخوا لە دەمت دەرنەچی ئەمێن ماوەکە بەدزی هەناری ژنی دووەمم هینایە. کورە وەڵڵاهی سعدی عیب نەبووە ئێستا دەهاتمە ناو دوکان و هۆی هام لێ دەکردی. تخوا سعدی کەی وا ترسنۆک بووی؟ وەڵڵاهی من ئێستا کردومە بە سێژن. ئەم ترسەی بۆ چییە؟ سێژن؟ ئای نێرە دێزەی بوارێ. عەفوو چی کاک سعدی؟ هیچ دەرێم تو کو کردتە سێ؟ باشە باش خێزانەکانت چۆن ڕازی بوون؟ کاکە گیان لەبەرەوەی منیان خۆش دەوێ و عەدالەتیان لە نێوان دروست دەکەم. نایانەوێت تووشی گوناح بم سعدی. خوای گەورە مۆفەقیان بکاتن. کورە وەڵڵاهی نییە هەتوو ژنت هێ نەگەمە. باشە هۆکاری کەشف نەکردنی چییە؟ لە هەنار دەترسی؟ کورە نە وەڵڵاهی ئەم لە هەناری ناترسێم، بەس کاکە برایەکەی دەهاو قەساب برایەکەی پێی گۆتیمە ژنی دووەم بینی چی خراپە پێت دەکەم. کورە سعدی گیان بەخوای هیچ نییە، غیرەت بدە خۆت و بڕۆ پێی بڵێ چییە بێ با ببێ. یعنی ئەوها؟ کورە ڕێک وای پێ بڵێ کاکە گیان. وەڵڵاهی باشە ئەدی ئەگە مشکلە دروست بوو ئەتو پشتم دەگری؟ کورە برا نەک پشتت دەستیشت دەگرم. زۆر باشە پیا ماقولی کۆ دەکەمەوە لەسەر دەستی تو لەسەر قسەی تو ئەمن دەبی ئەوڕۆ پێیان بریم. ئێدە زۆر باشە چیشت پێویست بوو ئەو برای خۆت لێرەیە. زۆر باشە کاکە ئێستا ئەگە خزمەتەکە نەبیتن هەندێک ئیشم هەیە. قوربانت بووم کاکە سعدی گیان زۆر خۆشحاڵ بووم بۆ تەلەفۆنەکەت. چاون ماز دەکەم چاوی مندارەکەت کانت ماز دەکەم. خوا دەگەڵ سەر چاو. خوا ئەگەداری سەر تۆ سلام علیکم سعدی چی تەواوەڵی کۆتر بەرەڵاکەی تەوا ڕاشیدی برا ڕۆژێوەی کەشفی کەم. چی کەشفکەی؟ ئەتو وازدەوەی بینە قماش ئیماراتەکانت لە بۆ بزەفەری نارد. ئەی نابینیشی ئارەقم کردە خۆ بووم بە حەماڵی تۆ. باش لە مەخزن ئامادە چەند تۆپ با بینوس با تێت گەێنم خۆ تۆ نایڵی زەلام تێت گەێنە کاکە با پارەکە نەفەوتێت. کاکە گیان دە تۆپ بوو نردمەوە بۆ حاجی مزەفەر. تەواو دەست و چاوت خۆش بی. نووسیت؟ تەواو دەست خۆش. ڕاشیدی برا بەڵێ وەرە دانیش. یا ئەڵڵا بەخوا پەنێکە پێم دەمونێنی بەعکسەوە دلم زۆر خۆشە. ئەکل لە خوا بەزیا بێت. ڕەشید بە زۆر سەر بگریتن دەبی داوەتەکەت بکەم شاژ وەها داوەت نەکرابی. ئەو هەموو ساڵە داوەتی نەکردم ئیسە خێرە داوەت مەکەی. گورە بە شەرەفم ئێستا نییە شەقت لێ بدەم نییە داوەتی بە لە دەمە دەردەچێ واز بینات و بەتەمامە خەباتی ژێرزەمینی بکەمە خەباتی سەرزەمینی. چییە سعدی بۆ خاتری خوا؟ بەتەمامە کەشفی بکەم. بە قورئان تۆ تەواونی سعدی؟ تەواو موز ئەیبیشم نییە. تایش نییە؟ نا کاتیەوەی هاتیە غیرەت بدەمە بەرخۆم و کەشفی بکەم کامە ژنی دووەم هەیە. تۆ بڵێ ژن چی خوای حەپەسام کەشفی بکەم ژنی دووەم یعنی ئەوێری کەشفیکەیت؟ بەڵێ بەخوا ئەقڵم نای بڕە غیرەتیەوە نییە. بابە هەمە چش ڕوودە دەبار و بداتن. بە حەقی قورئان دەهام شەقشەقێنی ئەم سەرەوسەری ناوە لێرە پێکات. نا پیا ماقۆڵی لەگەڵ خۆم دەبم دەبی مەسەلەکە یەک لایی بکەمەوە. سعدی ئەشەو بیلای اعتراف و یەکەم بە غیرەتی. هەر وەڵڵا تەواو هیچکە لی ناترسێم. تو واز لەوە بێنە بینم کەوتەوە. دەهام وتی نیو سەعاتریان بۆیرە بۆ لای تۆ ئیشم پێێتە. دەهام؟ ئارە وەڵا لۆ چ دێت ئێرە؟ وەڵاوتی ئیشم بەخۆتە تەنان ئیشەکە بە سعدیش نەڵێیت. باشە هیچی باز نەکرد؟ نە وەڵاوتی یەم بۆلات نیو سەعاترەکاتێر هەسە بڕۆ کاک. ئەمە لۆ بڕۆم. کاکەوتی با سعدیش لەوێنە بێت تەنانەت ئیشەکەش بە سعدی مەڵێ.
خوای ئەوی شە دەبێت چی شەک بێ بەخوا منیش نازانم باشە کاکە ئەمە دەڕۆم بە توش هەر مەوزعک بوو لۆم باز بکە بەڵام یەکشت پێ بێ باسی مەسەلەی دووژنیەکەی نەکەی بەخۆم پیاما خۆڵی دەنێرم ها کورە کاکە من چۆن باسیەکەم با لە منیش عاجز نەبێ ئەدی والله بەبی لە هەلکەری نازانێت و قسام بکەی لەدەم کاکە لەدەم لە دوولیەوەم نایێت تۆ تۆ نەبڕۆ خواتی هەتا خۆ ئاگار لە دوکانی وەڵا نەبڕێ ئەو نیوە ڕۆژ نییە ئەسا حسابی من کەبابی بخۆ لە چنا هەر دەکەیت سێ کەباب چار کەباب ئەگە بە قوربانی بم ئەوە جوان وەڵا بە غەیرەتە ئەوی لە دەهامێم سوێن بەخوا هەموو سەر گوێتە شتێنێ ڕای کردوتم داهام خوا من بکوژێ خوا من لە ناو بەرێ خوا من بەرێتەوە بۆ خەزێنەکەی خۆی چی دایکە گیان خوانەکە بۆ ئاڵی بۆ ئەو ژیانە کە منی تێکەوتم بۆ ژیانە عیبی چێدایگیان ئای گەرەزانی چیم بەسەر هاتووە ئای چی بووە بۆ قڕە پێوی چی بووە ئۆه لەو خەفەتە ئەمڕۆ چوو بە دڵما باشە بەهۆی ماڵم ناڵەوەرە دانیشە بە دیاریانەوە لە ئاخیریشە ئاوا بشکێتەوە بەسەرتا بۆچی دایکە گیان ئێمە چیمان کردووە جا چیتان نەکردووە ئەگەرەزانی چی بووە چی بووە ها ئەمڕۆ ڕۆشتمە دەرەوە چاوم کەو بە کێ بە نەرمینی ئامۆژنە جاقای چێکە دایکە چی بووە ینی نەرمی چی بووە ها قەیچیەکە ئەگەرەزانی چی بوو ئەگەرەزانی ئەممەنێ قسە پێ بوو وتی بابچین لەرێ دانیشتنی وەرە تۆزە قسە بکەین وەرە هەر ئەوەنە وتی وەرە با دانیشین ڕێک نییە دڵم خەری و بوەستێ وتم بەخوا دیارە شتێکی زۆر مهمەیە وەڵا سەیرەکەم یەکسەر وتی ئاشەربەتێکی هەناریشم بۆ بێنن یەکسەر دڵم شتێکی کرد زانیم شتێک هەیە قڵب دەستی کردو بە خواردنەوەی شەربەت و قسەم بۆکە ئەڵێ ئێوە چیتان کردووە حیا و شەرەفی ئێمەتان بردووە مەگەر خوا بزانە چی دەبێکی کردوتەوە لەسەر شوکردنەکەی تۆ بۆ شوکردنی من بۆ کردووە شوم کردووە تاقۆ عالەمە ئەیود تۆ چۆن لە دوای مەحێدین شتی واو کردووە بەخوا ئەیود مەگەر خوا بزانێ ئاکۆ چیەکە لەسەر ئەوەی کە هاتوتە شەکرا خواردنەوەکەی تۆ بۆچی دایکە مامە ئاکۆ چی وتووە ئەیود من چۆن هاتوومەتە شەکرا خواردنەوەی لیمۆ کە سەر بە هەوێ شوو بکە بە دزیەوە دایکە گیان هەرە بۆ بیزانن هەر ڕۆژێ بێ دەرەکەو بەس تۆ یەک شتی تر نەڵێ مامە سیروان زانیوێتی بەخوا ئەیود سیروان زانیوێتی دڵشاد زانیوێتی ئەوە ئاکۆ خۆیەر لەولاوە خوا بزانێ ئەیود چی ئەکەن هەر هەموویان تووڕەن ئەمەنە تووڕەن نەبێتەوە ئەیود توانە چۆن ئەم کشە سەر بە هەوێ شووی کردووە و گوایە سعدی مناڵێکیشی هەیە یەک دنیا قسە هەیە یەک دنیا قسە هەیە دایکە گیان ئێستا من قوڕی پێ بکەم بەسەر بە ئێستا کاتی ئەوە هاتووە ئیتر ئاشکرای بکەی دایکە چی ئاشکرا بکەم بچمە بەردەم ژنەکەی بڵێ من ژنی دووەمی سعدیم ئەوە بێ کێشە بۆ من و سعدیش دروستە بێ جا بۆ کێشە بۆ تۆ دروستە بێ بۆ سعدیە سعدی کەیفی خۆیەتی چۆن مشکلەی خۆی حەلەکە حەلیکە ئەو پەیوەندی بە ئێمەوە نییە دایکە گیان ئەنجامەکەی باش نابێ ژیانی من تێکەچێت کچم بۆ باش نابێ بۆ ژیانە تێکەچێ خۆ ناکرێ ئێمە تا سەر ئاوا بە دزیەوە بین ئەو مامەکانە قبوڵ ناکەن دایکە گیان من ناتوانم ئەوە بکەم ئێ باشە تۆ ناتوانی ئەزانی چی بکە کاتی هاتووە ئەزانی بە کێڵیت بە بڕیاردەری ماڵم کێشە حەلکەری ماڵم کێ بێژەن دایکە بێژەنی چی وەڵڵا سعدی بزانێ حیا و شەرەفمە بات کەیفی خۆیەتی سعدی تۆ تەلەفۆنەکە بۆ بێژەن بڵێ بێژەن وەرە ئێستا یەکسەر حەلیەکات یعنی ئەوە تەلەفۆنی بۆ بکەم ئێستا منکەرە با بێتەوە قورئان دایکە زانم ئەمە باشیش نابێ بەڵام چی بکەم کاکە هەڵیگرات ئەلو چیۆ سەوتە کاکە ئەلو ئەلو لیمە چۆنی ئەوە لەکوێی لە مەزبەحم مەزبەحی چی کاکە چەند مەتریە 6 مەتری ئەلو بێژەن ئەلوادایە مەزبەحی چی کوڕم تۆ لە تەشتی ئاواخم کێی وەڵامێ خۆم فێرمەلەکەمدا ئەم ساڵ بە تەمام بچمە بتوڵە کورە کوڕم بیکە لە ڕای خوا بەس خەم و خەفەتم بەنێ دڵم بەبەریەوە نەماوە کوڕم مەزبەحی چی و دەورەی چی و شتی چی وەرەوە کوڕم ئیشمان پێێتە ئەرە تۆ بۆ دایمە من بەکەمە زانی ئەرە تۆ یەکەم بکەیتەوە ئێ کوڕم بە قوربانە بم مەسبەح وشت بە کەڵک نایە تۆ باڵای تۆ مەسبەحیان نەوتۆ وەرەوە کوڕم وەرەوە تو خوا بێژن بیکە لە ڕای خوا وەرەوە ئێ بۆ کاکە حەقتان شێ بەسەر منەوە بۆ بێمەوە
کوڕم تۆ وەرەوە کە هاتی تۆ پێتەڵم ئیشێکی زۆر گرنگ هەیە. ناکرێ ئێستا باسیکەی؟ ناکرێ ئاوانە بێ وەرەوە بۆ ماڵەوە وەرە بە قوربان لە ماڵەوە قسەی لێکەین دە وەرەوە کوڕم وەرەوە. باشە باش. کاپتن عەدنان ئەواتم کاکە. داشی خستەوە نەخنکی نازم قوپە پوشتیە کرد. نەخنکی ئەو کوڕە خوا. ئەریکم دەبەستە هەمووت خوارد هەرێ من کوز دەکەم توش دەخۆی بەستە دەخۆی بەستە بە خۆدەی سلام وتمشای چی دەکەی؟ تماشا فیلم کارتۆنە. تەماشا شتی خراپ نەکەی ها؟ باشە بەخێر بێەوە کوی وەزت کووە؟ باشی چ زوو هاتیەوە؟ دەفر بزانە داکە چ دەکە کوڕ بزانە داکە چەند سەیرە درەنگ دیمەوە گلەیی دەکەن لۆ درەنگ دێەوە زوو هاتی بۆ لە باتی پێخۆش درێ چەند زوو هاتیوە تو بە چ ڕازی؟ ئەیدە باشە چەند گوتی ها؟ خۆشە ها خیانەتی؟ وەڵا نەخۆکرێ کوی؟ وەڵا باشم تۆ چۆنی؟ وەڵا غەریبیم کردن گوتم با بچمەوە بیانبینم یەخوا بەخێر بێەوە سەر چاوم چکە هەمیشە لە کاتی تنگانەدا دەبی باب ئاگای لە منداڵی بچکە پێی دێشیت زانایەکان دەڵێ زانایەکان دەزانم چ دەڵێ چ دەڵێ؟ دڵ لەگە منداڵ نەخۆش دەبی ئاگات لێبی ئەگەر ژن نەخۆش بوو دەبی ئاگات لێبی دەبی خزمەتیان بکەی زانایەکان دەڵێن کە منداڵەکان نەخۆش بوون لە هەموو کەس زیاتر پێویستیان بە بابیانە هەمان قسەی لێت کرد بەس نییە چکە قسەکە ئەمە کردنیان ناستەرجێت هەر قسەی خۆر دی هەندێکیشم پێدا ئەیدە بڵێ زانێ لە پێش منداڵان هەندێکشتی تایبەت دێک و دەبی قسەی بکەم دەبی؟ بابەتیە؟ کوڕە هیچ نییە تەداخلیشی گەوران مەکەوە زانایەکان دەڵێن تەداخلیشی گەورەکان دۆری جان ناخاری بخۆ ها کوڕمەوەی بخۆ ئەگەر لە کارت پێم و بانم کرد دەستی سعدیە نا بێژەنە تەکیدم دەکواتە یخوا بێژەن بێدی ئەو چاوەی چۆنە؟ چییە کوڕمەمە چییە لە منداڵت چییە؟ باشە ڕۆکاکە و مەکسی من جێکا بەسەر شانتەوە کۆرە مەکسی تۆی چی؟ لەلای کاک سعدی بووم لەوێ تر فکرەی مەزباحم بوات قوماشێکی لای ئەوم هێنا کوڕم تۆ واز لەوە بێنە ئەمە قورمان بۆ گیراوەتەوە ئەرە چی بۆ دە بڵێ برا من ئەلۆ هێناوە مۆزوعی لیمۆیە چێتی لیمۆ؟ مامەکانە کەس و کار هەمووی خوا بزانە چیەکەن کاتێەوە هاتووە کە کەش بکەین ئافرم لە ئاخیرە هاتیتە سەر بڕیارەکەی من ئەرە بەخوا دایکە لەلای پورزا لەلای ئامۆزا لەلای خزم قەوم ئەقرەبە حیا و ناموسم چووە هەمووی ئەڵێن لیمۆی داوە بە کابرایەک چیش سەر بە هەوێ ئەو لیمۆ نازدارە ئەڵێ قەیماغە ئەڵێ پەنیرە بەخوا ڕۆڵە دایکتان ببرێ دووتان یەک لە یەکتری جوانتر چی بکەم شەڵستان نییە ئێستا چی بکەین؟ ئەگەر بە قسە بکەن پلانێکەیە چۆن؟ ئادێ جۆ بگرن زۆر جوانە تۆ فەرموو سعدی جان ئیشەکەت چییە؟ نابی بەتەنێ بین؟ یعنی بەس بە ئیشەم یەکتریمان بووی؟ یعنی ئەو خۆشت دەوێ؟ چیا؟ گومانە خۆشەویستیەکەم دەکەی؟ وەڵاهی ماوەیە کە هیچ نەخۆشەویستیت نە دیاریەکانت نە سوپرایزەکانت هیچ نابینم پێم عەندیکە بوو جان ئەوە ماوەکە ئیشمان زیاتر بووە ئەگەر نە ئەمن لە ژیانمدا قەت ڕۆژەک شتێکی خراپم بەرامبەرت کردیا؟ ناوەڵا
يعني قد زانيتك شتي غلط برامبرت بكم نا والله نذكردو بس نانا ما هويك اي مالت أديت أنا يا ويني مشغول إيشو كاردك بقى كاسبي لوتشتك لونغو دك حيراني يا اخوة ليش الصار سلامت بيا ايه ايش كتسبوا بيرجوي بابا تكات بيبلم باتي روكا كدلو بجربوها ديسان تيروك كانش يجي بيوني بيتيونيا حيراني مطبع كان دعوة ابني دا كان ياو تيروكانا بيان دمي بيكنا كتاب او تيروكاني من كاريگري هي لسا كومالگاي ايه ده فرمو لسا توهتاستا كاريگري نبوا يعني غدر مكة او غدر او غزرة بعتس بس تيروك كيف ده فرمو كابراي كابو او كابراي خيزاني چي هبو لتساوي خوي خوش تدويست ايه باور بكاكاتا كدا تسوى دري جدلي هلا لا خيزانا كيبو عائليش جوانيان بيكا نابو ورتا منداليان بو مناليشي ناس كل ناس داريان بو ومناليان پرور دكر بس داكا كزور بمندالا كي ماندي بو هم منالا كي پرور دكردو هم ايشو كاري ماليشي دكردو ميردا كي خوي خوش دويستو گرينجي پيدا دا و پیاوا هبيري دكردو خوايا و جنة باشي بنسي بوا چون پاداشتی بداتەوە ئیتر گوڵی بۆ دەهێنا ئیتر دەیبرتە شوێنی خۆش دەیبرتە گەشت و گوزار دەیبرتە تورکیای دەرێ وڵات ناو کوردستان هەموو شوێنێکی ئەو وڵاتێکە خۆش بۆ دەیبرد بیری کردەوە گوتی ئەمن هەر ئەو شتانم دەکەم هەمی دووبارێ بۆ ئەمن ئیبداعێک نەکەم داهێنانێک نەکەم بۆی نییە گەورەترین سوپایزی پێشکەش بکەم بیری کردەوە خۆیان چ بکەم گوتی کاکە ئەم بەتەنی ناتوانم ئەو بڕیاری بدەم و ئەو شتە گرنگەی ببینمەوە کە شایەنی ژنەکەم بێ چوەکەم پیاوەکی عاقڵ پیاوەکی پیاوانە زانا و دانا خەڵک پرس و ڕایان بەس بە زانا و دانایە بوو وەڵا چوو لەکنەی دانیشت گوتی ئەرێ کاچی من ئەرێ کابرای زانا و دانا لەبۆ ئیشەکی هاتیمە ئەوش گوتی فەرموو ئەمرکە گوتی ئەمە ژنەکەم هەیە ئەو ژنە زۆر لەگەڵ من باش بۆ لەگەڵ مناڵەکەم باش بۆ زۆر بەڕێک و پێچی ئێمەی خزمەت کردووە بۆی پاداشی بدەمەوە چی بۆ بکەم گوتی زانا گوتی کاکە گوتی سەفەری دوورە وڵاتی پێ بکە بی بە شوێنی خۆش گوتی هەموو کردیە گوتی دەمەوێت شتێک بی کەس نەیکردبی ئیبداع بی وەڵا پیری کردەوە گوتی یەک شت دەتەوێت پاداشیش نەکەت بدەیەوە دەتەوێت خۆشەویستی خۆتان نوێ بکەنەوە گوتی بڕۆ ژنێک بێنە و مارەی بکە و بیکە خزمەتکاری خێزانەکەت با ئەو شاژن بی و ئەو خزمەتکار گوتی دانا و زانا هەی مەمنونەت دەبم مەرێ وەڵڵا هەی قوربانت دەبم مەرێ وەڵڵا وەڵڵا جێبەجێ کرد ئەزە بالۆز باسکەم هەنا وەڵڵا ژنەکە هینا ماڵی کاکە برە ژنی یەکەم چی دەکرد هەنا حەیرانی دادەنی بەس ئەمەدی دەکرد بەڕۆ جلم لۆ بینە حەزم لە میوەیە بڕۆ قاپانە بشۆ بڕۆ وا بکە بڕۆ بازار ئەوم لۆ بینە ئاویش نییە پێی لەسەر پێیدا نابوونیە ژیانێکی خۆش دەژیا تو شەرەفت ئەو پیاوە باشترین پیاوەتی لەگەر ئەو ژنی خۆی نەکردیان نەخێر نەوەڵا لۆ ماخراب ئەو شاژن ئەو خزمەتکار وەڵای سوالکەرێک بی نەک شاژنێکی ئاوە چۆ ژنی بەسەر ژنەکەی هێناوە وتو بەڕاستە چێ سعدی بۆ چیرۆکانە باز دەکەی بەتەمە ژنی دووەمی ژنی دووەمی چێ بە چیرۆکە چیرۆک ئەتو تێناگەی لە چیرۆکەی با مەسەلەکە لۆ بژەڵەوە بی لە چیرۆکەکەی تێ بکەی نایهەوێ چیا بەتەمە ژنی دووەمی تەلەفۆن بۆ کاکەم بکەم لە چیرۆکە تو تێناگەی کاکە جایچی ئەو مەسەلە لۆ دەجێڕمەوە زیاتر تێدەگەی نانە پێویست ناکە ئێستا بۆچی من تێنا ئێرە نابێت چیرۆکە لۆ بژێرتەوە هیچ پیاوەک نەبە چیرۆکی لە بۆ ژنەکەی بجێرتەوە نەبووە وی بسم الله بە قورعان سعدی شێت بووە ئاخ
مەگەر من بزانم عشق چەند بەزامە مەگەر من بزانم عشق چه ئازارێکی هەیە ئیسە چۆن خزمەتت کەم چی تێ بۆ بکەم کاکە دام گیان کاکە گیان بخۆت باش دەزانی کە ئەمن خوێندەواریم نییە بەڵێ باشە هاتی مەکنەت و دەمەوێت دوو شعری جوان لۆ بنووسی بۆ ئەوەی دڵی ئەو ئافرەتی نەرم کەمەوە ئەو ئافرەتی کێ دڵی نەرم شیرین شین ئەو ژنەیە کە تەلاقم دەیە ئای خۆم نەکوژم ئێ تو بابە تەلاقت داوە چی ئیشێکە بۆ یە شعری بۆ بنووسی کاکە دام دەمەوێت دووبارە هاوسەرگیریەکە بکەمەوە تێگەیشتی کورە با خۆم نەکوژم لە داخی تۆ کاکە و مێردی هەیە مێرد کاکە تو ئاگات لە چ نییە ئەوە ماوە کە مێردەکەی مردیە لێ ئەمن هاتیمە مێردەکەی مردووە مرد پێش ماوە چی مرد ئێستاش دەمەوێ ئاشی بکەمەوە تەلەفۆن دەکەم جواب نەداتەوە نازان ئەمی ناوێتن ئەو زاتی مەکنەت و وەکو برایەکی بەڵێ دوو شعری نەرم لۆ بنووسە دڵی ئەو ئافرەتەی نەرم بیتەوە کورە بێنە ئیسە یەک شعری بۆ ئەنووسم دڵی وەک لۆکە نەرمەکەم هەردوو چاوەکات ماز دەکەم چاوەڕێم ئەی کاک ڕەشید دەی چاوەکەم کاکە دامگیان یەکێکیان دەڵێ شیرینەکەم تۆ لە گوژاڵک تاڵتری لە چای کوڵاو بێتامتری لە بۆنی مەنۆڵ ناخۆشتری کاکاشی دەوە چێەوە شعرەوە سێوەڕا دەبێریێت و کاکە داوای لێبوردنەکەم بەخوا ئەو شعرە بە هەڵەیە شعر ئەسڵەکەی بۆڵێم ها ئەمەیانی بۆڵێم شیرینەکەم تۆ لە هەموو هەنگوینێ شیرینتری لە چای تەپاڵە زۆر خۆشتری فەریم لە گوڵی هۆڵندا بۆن خۆشتری چاوەکات ماز دەکەم قوربانێ بم ئەوێ نەک ئەوی تر غەڵەت بووم داوای لێبوردنەکەم ئەوەی خۆی شیرینێک مەناسی نردم بۆ ئەو شیرینەی خۆم ئەزم مارێ من کۆر مەکە و غەڵەت مەکە باشە جانەکەم من ڕقم لێ بۆیە نردم باشە کاکەشید جارەکە لۆ بێرە بریا من ئەوە بۆم نردیت ئەوە هات بینێرەمونیە ئەوە نردم ئەی دەست خۆش دەستێ توش خۆش بی ئیسە جوابەیاتەوە بەڵام چۆن جواب دانەیە ئەگەر لە لۆکە نەرمتر نەبوو لە ئاوی سازگار بەتامتر نەبوو چی بەم نەڵێ بێڵێ کاک ڕەشید قەناعەت بکە گەدری نەرم بۆ ئەو ئافرەتە داوەتەکەت دەکەم قەت ئەو دووبارە نابێتەوە داوەت نا یەک قاتی شاڵ و کڵاشێک ئەو چێ کاک ڕەشید چییە؟ ئەو سەرکە تووڕەیە چ ناردیتی؟ سەرکی تووڕە؟ مانای چیەوە؟ باو کە ڕۆ نەبێ وەڵایی شعری مەنۆڵەکەم بە هەڵە ناردووە کاک ڕەشید ئەو غەڵەتەی کودەکە من دەکەی من داوای لێبوردنەکەم کەمار ژێران کردم خەتاڵەکەم ئەمن جێدم دێمەکرێت و کاکەگیان شعرێتری بۆ مار ژێران کردم مال کۆر نەبیتەوە وەرە ئەمە ڕۆ شعرێتری بۆ نووسم جوازم لێ بینە کاک دام شعرێتری بۆ نووسم یاخوا بەخێر بن سەر چاوم خۆش بێ بەخێر بن ئەڵێم چای ئەخۆنەوە یان قاوە وەڵی هیچ دەست خۆش بێ ئەزێک مەکێشە چایەک بە قاوەیە یان بێنم هیچ ناپێویست باشە بەرداغی گاو هەر ئەهێنم دایکە ئەڵێم هێشتا خۆنە ڕۆژتۆ با بڕۆینەوە بەخوا زۆرە ترسم دەگوست بە بەسدایە ئەزای کاکسادی لیمۆی زۆر خۆشەوێ بۆچی ئازاری کە ماڵی مە چەند خۆشە ئێرەکەڵی کەناوێ ڕێژ زۆر خراپ نییە ئەو هەموو ئاڵتۆنەی بۆی کردووە پەلەمەکەن جارێسەنین پەلەمەکەن خواوە مێزە بەدانیشن ێرژمەکەن بە ئەولا بەدانیشن دەست خۆش بێ ناخۆ دەست باش یاخوا بەخێر بن سەر چاوەکانم زۆر سپاس خۆشی سواس چیەوە؟ کێشەیەکە؟ نەوەڵا ڕاستی هاتوین بۆ گەڕەکەکەی ئێوە ئەمانەیە نزیک بین دێتان یاخوا بەخێر بن سەر چاوەکانم خۆشبی سپاس سەلامەت ڕاستی دراوسێ زۆر مهمە دراوسێ زۆر گرنگە ئێمەش ڕاستیمانەی بینە ئەم گەڕەکە و نزیک بینەوە لێتان چۆنە سەر بابەتەکە بابەتی چی؟ ئەجری دراوسێ بابەتەکە ئەجری دراوسەیە باوەڕ کە دادەگیان ئێمە دراوسێ ئەکڕین من دایکم گەنجە خوشکم گەنجە ئەمەوەیە کە لە گەڕەکێک بووین
کەسی لا بەلایتیان نەبێ بانی دووبانی تووشی کێشەمانکە وەڵڵا ئێرە دراوسەکان دراوسێ هەموو زۆر زۆر لەگەڵ یەکتر باشن لەخوا بەزیابێت ئەرە دراوسەی چی بڕۆ سەر بابەتەکە بابەت ئەوە وەڵای ڕاستی خاتون نەک بڵێم بین نزیکتان بین احتیمالە بین لە ماڵەش بمێنینەوە یعنی چۆن لەو ماڵە چۆن لەو ماڵە یعنی لەگەڵ تۆیا بژین من بۆ یعنی نزیکت بین سەرچاوم بەخێر بێن بەس بۆ لە ماڵەکەی من دەژین نە ئەتان ناسن نە ئەم ناسن نزیک بین ئەمانەی نزیک بین لێتان وەڵڵا من کچم نییە بە شوێ بدەم کچی چی بۆ تێناگەیت کاکە ئەم کچە چی ئەم ژنەیە کچێتی چی منە خوشکتە چی تۆ ئەکا وەڵڵا هیچی من ناکە چۆن هیچی تۆ ناکە قەت نەمبینیوە هیچی من ناکە با بەڕون و ئاشکرایی تێو بگەێنم کە ئەوە چییە ئەمە بەڵێ ژنی دووەمی سعدیە دایکە چیەکەی جارێکە خاتون کورە ئاوا ناڵی نانتیری تەڕەکەی ژنی سعدیە ژنی دووەمی ژنی دووەمی دەبڕۆ بەلای هەویەکە دەبڕۆ یەکەڕۆ شتێکی لێ بکە خۆ من ناچم خاتون ناوی هەناریش هەناریدم نەبوو هەنار بەخوا بۆستە مۆزوع ئاوا نابێم تەلەفۆن بۆ کاک سعدیەکە دایخە چی خۆم تەلەفۆن بۆ دەهامەکە دەهام کێیە دەهام کێ بە قوربانە دەهامی برام بەس دەهام دەرەقەتی ئەو مۆزوع و دەرەقەتی سعدی دەرەقەتی ئێوەشیە هەستم بەڕێن بەخوا ئێمە بەخوا ناڕۆم دائانیشنە تا براکەم دێ ئەلۆ کاکە گیان چ بووە خوشکم سعدی ژنی هێناوە دیسان دەست پێ کردەوە کاکە بەخوا بەڕاستمەوە بەرامبەرم دانیشتووە کو لە چێ بەرامبەر دانیشتیە لە ماڵی خۆما هاتوونەتە ماڵەکەم لەبەرچە هاتینە هاتینە پێم بڵێن کە ژنی دووەمی سعدیە بۆ تو بەڕاستە بەخوا موبایلەکەی بەمێ وا لێرەیە بیدێ ناڵە قسەی لەگەڵا ناکەم فەرمی تۆ قسە بکە زۆر بوو ئاغا بێژەنت لەگەڵە غەزووری دووەمی سعدی کاکە ئەو مۆزوع ڕاستە ئاروەڵا براگیان ڕاستە و ڕاستیشە یعنی سعدی ژنی هینەیە ئاروەڵا براگیان هێناوێتی لەمێژە هینایەتی هەردەمێکە باشە زۆر باشە بە خۆم دەزانم ئەو مۆزوعی کۆئیداز دەکەم خوا حافیز حافیز ئەو بێهێداشتان دەکەم لەمەولا واز لە قماشی عەرەبی بێنە عەرەبی کاکە لەمەولا قماشی سینی مۆتەڵە بکە کاچمە سعدی بەزاز بە قماشی عەرەبی بەناوباگە ئەمە لە بازاڕەکەی بە قماشی عەرەبی مشتریمان هەیە واز لە قماشی سیدی بینە کاکە کورێتە تۆش واز لە قماشی عەرەبی بێنە کاکە خەڵکەکە هەمووی تەڵەبی سینیەدا لەم ڕۆژە گوێ بگرە بەخوای لێ ناگەڕم 1 مەتر سینی بێت ئەو دوکانێ دەواز بینە کاچی بن سعدی وەڵێ بڕۆ پێش بکۆ سعدی لۆ خێر دام تۆ سعدی نازانیت قەومە لەمارێ وەڵڵا چ بووە ئەوە هەنا تەلەفۆنی کرد گوتی ژنێ دووەمت لە ماڵی بێ ئەکە قڕ بەسەرم سعدی دووەمتی نەیە سعدی کەشە بووی تۆ خۆزکە بەس ئەو بە ئای برایەکەشتی و داشتی برارۆ سەعبەتی دەکەم دەهام زۆر سەعبەتیە دەهام تخوا کامیلە شاراوانی لەگە دەکەی ئەو دەموچاوی سوعبەتە سعدی بەڵێ ئەو دەموچاوە ڕاست دەکەی سوعبەتیە بڕۆ پێشم کەوە سعدی وەنیە کەکە بوختانە بوختان سعدی دوازارە پێ دەریمەوە ڕەشی دەکەی بڕۆ ڕەش کورە بابە من هەر ژنم نییە چۆن خۆ قسەتە قوڕاوەکە بڕۆ ئاخۆتی لە دەرکە بڕۆ دەی بڕۆ سعدی بڕۆ پێشم کەوە ئەک لەخوا بەزیابێت خۆزگەیان کردی بە مەکینەی قیما سعدی نەجاتم بوو لە درۆکانی سعدی سلام علیکم علیکم السلام الله دەهام خوایە خۆشەمان لێ تێک نەدەی فەرمو دانیشن
ماشەڵڵا ماشەڵڵا لە خۆش باسی کامە خۆشی دەکەی بۆ تو خۆشیە بەس بۆ من چی لەوەی خۆشتر بخۆم زانتر لێ دەکەم هەردووچانە بەرامبەر یەکترینە دەهەم بە شەرەفشتێکی باشم دەکەم سعدی بێدەنگ بە لۆ بێدەنگ بۆ کاکە لۆ بێدەنگ بووم بەس نەگوتە هەمووی لە من سەری تووە چ دەبینمەوە زانین چیە بینی کاک سعدی مۆلیدەی جاران نەما ڕیسە شڕەکە نەما ئێستا پرۆژەی ڕووناکیە بینی ئەشهەدو بیللا پرۆژە ڕۆناچیە ئەوڵا ئەمیرە ئەوەش نییە دەهامی کوڕە خەزورم کوڕەشی گەلک چاکە ئەوەش کوڕە خەزورمە ئەوەش لیمۆخان ئەوەش هەنار باوەڕ بکە یەک لێکێ باشترن خوای گەورە نییە چووکە ئەمنی خۆش دەوێت هەڵبەت ئەنگۆشی خۆش دەوێت ئەتوشی خۆش دەوێت ئەتوشی خۆش دەوێت ئەو ئایلە جوانی دروست کردیە مەسەلەکەی بالۆتان بجێرمە لەسەر بابەتێ مەسەلەش زۆر زۆر بەقووەکە سعدی واز لە مەسئلە ئوشتانە بینە مەسەلەکات هەموو لە بابەتەکان دوورە کاکە وەڵڵا مەسەلەکانی زۆر بەقووەتە سعدی مەی جێڕەوە تەواو ئیلولو کاکە وز دەقوتە مەسەلەکانی من چەند بەقووەتە کاکە وەسیەتەکەی باوکم جێبەجێ دەکەم وەسەتی باوکم دەرێ قەت پشتی خوشتی خۆت بەرنەدەی بابەت هەزار ڕەحمەتی لێبی ئەمنی نەدەناسی خۆزکەم بما باە خەزورم بیزانیم پیاوەی باشی بخۆی نەک دوژین دێگە بکە سێ چکە پیاوەی احترامیش نەکانم دەگرم وەنێ لێم و دەتوش قسەی خێر لێ کاکە من دەم هەوێ ئەو ژنە تەلاق بدرێ بۆستە خوشکم بە یارمەتی جوابێتەوە دەی جوابێتەوە هێمە خوشکم بە یارمەتی کاک سعدی بە قانونی و بە شەرعی هاتووە بە داوای خوشکی من پیاوی هێناوە بۆ دەست ماچکردن بچکۆڵە قسەی لە خۆت گەورتر نەکەی کاک دەهام خوشکی من نابێت جابێتەوە دانیشە دانیشە کاک دەهام هەمووشت بە تەفاهومە باوەڕکە شەڕی بێدەنگ بە کە پیاو قسەی کرد منداڵەکان بێدەنگ دەبن کاک دەهام سیکە هەمووشت بە تەفاهوم ژیان واتە تەفاهوم سیکە ئەو شەڕە گەورەی ئێران و ئەمریکا کرا بە یەک ئیمزا حەل کرا تەفاهوم گەورەکان قساکە کاکە دەزانی چییە ئەو ئێستاکە گەرم بینە باوەڕ بکە کاک دەهامارێکی هەم باشن هەم باشن ئەنگۆش پەسوی هەنارن لۆ کردینە ژنەکە نییە لەگە ژەهرەماری دەخورێ دەهام پیاوەش چەند باشە سعدی ئەو شتانە ناخوا ماحتی کەس مەکە وتم تەلاقی ئەدەی نەخێر تۆ بێدەنگ تۆ قسە نەکەی ئەوە بینی ئێمەیە ها تەلاقی ئەدەی کوڕان کاکە و شەڕمەڕە چییە سعدی پارێ دەستبێ زووتر نییە کە تەڵاق لێدەی کاچی بدەت ڕاوەستێ ڕاوەستێ کاکە پەلەی مەکەن بە سەبری بە نەرمی کاچ بن بە یەک مەسەلەتان لە بجەرمەوە مەسەلەکە هەیە زۆر زۆر بە خۆتە لەسەر ئەو مۆزوعەیە سعدی مەسئلەم ناوێ یەک شتم دەوێتن بەڵێ بە خۆت بە جەماعەت فەرموڕۆندە دەرێ دەی یعنی دەرمان دەکەی یەکجا قسەی دەکەم فەرموون تۆ با کەس دەستە دەری تۆ ئەمن بڕیار دەدەم لە هەناری جامەوە و لە لیمۆ جامەوە تەواو تۆ واز لە هەموو شتێکی دێنم واز لە شاری دێنم چکە چاوم بەرایی نادا و شارێ ببینم شەقامەکان هەموو یادگاری من و هەنار خانیە جارشکە کوبت بە پارچی شانە دەری جارشکە کوبت بە پارچی منارێ لیمۆ جان هەنار جان جارشکە کوبچی لەو شوێنە خۆشانایی بۆ ڕێستۆرانتانەی با بڵامیرە یادگاریەکان کۆتایی پێهات برایەکەم دام عەزیزەکەی من دام قوربانی و سمێڵانە دەبم جارشکە نامبینیەوە چونکە وڵاتی بەجێ دێن و سەری خۆ وەردەگرم با بمرم هەی بێوەفارێ وەڵڵا بەرامبەر چیرۆکەکانم وەفات نەبوو ئەتش بزە خۆتایە چی کە زەلامەکە نییە پارە دوو هەڵێژی دەڕۆم با بمرم لە غەریبی با بمرم تەواو سعدی وەستا کاکدام کورمالە بە تەلەفۆنی هێندیە و چڕوویدا سعدی من ڕازیم یعنی ڕازیم بۆ پێکەوە بژین قوربان تاغم مادەم وایە
لێک کۆڵانی نییە دوو خالی بەکرێ دەگرت بوو هەمومان لێک کۆڵانی دەژین نزیکبین یاکزادی دخوا با لە یەک خانە بژین بێکانگدام ناتوان تەواو با لەگەڵ لیمۆ لێک ژە بخەوێت کێشەوە کەواتە لە ناوی یەک ماڵی دەژین دەیکەینە یەک ماڵ و یەک سعدی سادێ کوڕە سادێ چێ ئەم چ دەکەم لێرە ئەی لەکوێ چ دەکەی لێرە ئەی لەکوێ بم کە چێوە چون چێ دەهام و دەهام و چێ بێژ بێ چێ لێ خوا لێلە چێ دەوێ چ بوو یعنی خەونم دیتیا خەونت دیتیا ساعتە شتنی بەیانە یەک شتمان لێ لەو ماڵەدا دەهام تەلەفۆنی کردوتی ئیشم بێتی بەعەجەلە بێ باشە تۆ بڕۆ هات نەخەویەوە ها ئای لە خۆت غەریبی سعدی باوەڕ بکە بە حەیاتی ئەو خەونی کە دیتت ناتە ڕاستی پیاوی دوژنە جەرگی کونکونە یان گوپی خرپنە بزانی سعدی کامیانە